پیغمبری خوا صلی الله عليه وسلم لحديث صحيح كالبخاري ومسلم دات وحديث أبو هريرة پیغمبر صلی الله عليه وسلم روجشان بصحابة برزكاني فرمو اجتنبوا السبع الموبقات أيها والله برزكانم أي مسلمانان خوتان بپارێزن لە حەف شت کە لە ناوبەری دین و قەبر و قیامەتتانە. سەحابەکان ترسان چ شتێک ببێتە هۆی لە ناوبردنی دین و ئیمان و ڕوڕەشی قیامەت و ئاخیرەتیان. قالوا يا رسول الله وما هن أي پیغمبر صلى الله عليه وسلم أم حفشتت چییە؟ ئەم حەفت زۆرە تاوانە ئەم حەفشتە چییە کە لە ناوبەری ئینسانە دین و دنیای لە ناوە بات؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی الشرك بالله والسحر شەریک بۆ خوادانان کە هەموو عەمەلەکانی ئینسان پوچە کاتەوە ئەوەی کردوشتە لە ڕابردوودا و تەوبەی لەسەر نەکەی و لەسەری بمری بە کافری ئەمریت. لە دوای شەریک بۆ خوادانان کە گەورەترین تاوانە فەرمووی السحر سحرکردن. سحرکردن برا بەڕێزەکانم یەکێکە لەو تاوانە گەورانەی کە لە ئیسلامدا بە کوفر ناوزەند کراوە و ئەوەشی بیکات پێی کافرە بێت و ئەوەشی داوا بکات و پێ ڕازی بێت ئەویش کافرە. من نواقض الإسلام یەکێک لە هەڵوەشێنەرەوەکانی دینی من و تۆ دینی هەر کەسێک ئیسلامەتی هەر مسلمانێک السحر ومنه الصرف والعطف فمن فعله أو رضي به كفر. سحر كردنا جات سحر عطف بيت صرف بي تا نزيق بونەوە و گەیاندنی خەڵکانێک بۆکو خۆشەویستی لە بینی ژن و پیاوێک لە بینی کچ و کوڕێکی نامەحرەم لە بینی کوڕ و باوکێک لە بینی کچ و دایکێک لە بینی دوو برا لە بینی کوڕ و باوکێک بە هەر شێوازێک بێ بتەوێ ئەمانە لێک نزیک کەیتەوە خۆشەویستیان زیاد کەی بە سەحرکردن یان لێککردنی ئەم خۆشەویستانە. ئەمە کە پێوترێ سەرف لێک جوداکردنەوە و لێک ترازانی دوو خۆشەویست هەردوو حاڵەتی بە سحر ئەکرێ. فمن فعله هەر کەسێک لە ساحێرانەم کارە بکات ئەو ڕەضیە بهی یان کەسێک بڕوا داوا بکات و پێ ڕازی بێت بۆی بکرێ یان بێوێ بۆ کەسێک بکات یان لە کەسێکی بکات فقد کەفەڕ ئەم کەسە هیچ ڕەبتێکی بە ئیسلامەوە نامێنێت و لە دین دەرەچێت ئەم کەسە کافرە.